یانەی نەورۆز بۆ ڕکابەریکردنی یانەکانی پێشەوەی ڕیزبەندی و پێشمەرگەی سلێمانیش بۆ تۆڵەکردنەوەی دۆڕانەکەی قۆناغی یەکەم ڕوبەڕوو یەکبوونەوە لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 21 خولی نایابی کوردستان یانەی نەورۆز لە یاریگا و لە بەردەم هاندەرانیدا میوانداری هاوشارەکەی خۆی پێشمەرگەی سلێمانی کرد لەگەڵ دەستپێکردنی جێمی یەکەم یاریەکە و بە پێچەوانەی بۆ چوونەکانەوە هیوا ڕەحیم لە خولەکی سێ لە ناوەڕاستی یاریگاوە بەهۆی هاتنە دەرەوەی گۆڵپارێزی نەورۆز گۆڵی یەکەمی پێشمەرگەی تۆمار کرد یانەی نەورۆز دوای ئەو گۆڵە هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیدا و پێشمەرگەش بە هێریشی پێچەوانە یاری دەکرد بەڵام ئەنجامی ئەم جەمە وەک خۆی مایەوە بە تاکە گۆڵێک بە سوودی پێشمەرگەی سلێمانی جێمی دووەم تەواو پێچەوانە بوو بە هەمان سیناڕۆی سەرەتای جێمی یەکەم ڕێکان ڕزگار لە خولێکی 52 بە شێوەیەکی جوان گۆڵی دووەمی پێشمەرگەی تۆمار کرد و هەرکی نەورۆزی زیاتر قورستر کرد دوای گۆڵەکە و بەهۆی ئاهەنگگێڕان و جنێودان بەیانەی نەورۆز لەلایەن ڕێکان ڕزگارەوە شەڕ و ئاژاوەی گەورە لە یاریگا ڕوویدا و دواتر ناوبژیوان ڕێکان ڕزگا لە پێشمەرگە و ڕێباز ئیسماعیل لە نەورۆز بە کارتی سوور کردە دەرەوە یاریگا یانەی نەورۆز هەموو چەکەکانی بۆ ڕاستکردنەوەی ئەنجامەکە بەکارهێنا هەرچەندە لە خولەکی 90+1 ئاسۆ ڕۆستەم گۆڵێکی بۆ نەورۆز تۆمار کرد بەڵام نەبووە فریادڕەسی یانەکە و دوای 8 خولەک کاتی زیاد کراویش ناوبژیوان فیکی کۆتایی یاریەکەی لێدا و بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێکیش ئەنجامەکە بە سوودی پێشمەرگەی سلێمانی کۆتایی هات بەعکسەوە ئێمە تا دواخولەکی یاریەکەش هەوڵماندا کە بتوانین ئەنجامەکە یەکسان کەینەوانێ ڕاست ئێمە لە سەرەتاوە لە تایمی یەکەم ئەتوانم بڵێم ئاسماوەکو پێویست نەبوو بەڵام لە تایمی دۆما تەواو سەیتەرەمان کرد بەسەر یاریەکەیە بەڵام چەند زیاوەرمان نەبوو ئەوەش تۆپی پێ چەندین فرسەمان لە دەزا پیرۆزیان بێت ئێمە بەردەوامین لەسەر شێبڕکێ لەسەر نازناوەکە بەردەوامین هەڵسوکە و کێشەیە کە دروست بۆ دەنگە دوای کە گۆڵی دۆمیان لە ئێمە کرد بە لای یاریزانەکانی یەدەگی ئێمە هاتبوو قسەی نەشیا و ناشرینی پێوتە بوون بۆیە ئەوانیش تەحەمولیان نەکرد و باجەکەشی وەرگرت وەڵاهی وابزانم یاریەکە تۆزێک لە تایمی دۆما قورسایەکی بەخۆ بینی دوایەوە یاریزانە کە یاریزانێکمان دەرکرا هەرە بێ یاریزانەکان هیلاکە بن هەر هەندێک جار بەس دڵنیان تەکەمەوە شتێکی ڕاستە خۆ بڵێ یاریزانە ینی لەگەڵ ڕێزم وتم ئێمە یاریکی پاکەکەین بەبێ درۆ بەڵام ئەگەر بتان بینە زوربەی کات بەریەکەوتنەکان زۆر بەهێز بوو پێویستی باوا کرد هەندێک جار تیمی پزیشکی بێتە ژوورەوە بەڵامی تر من لەگەڵ ئەوانیم بەدڵنیاوە لەگەڵ ئەوانیم یاریکردن کاتێک یاری کوشتنی تیاوە بەڵامی تر ئەو یاریزانەمان لێ تەرکرا سی خولەک بەدە یاریزانەوە وابزانم قورس بوو و نەورۆزیش هەر لە سەرەتای تایمی دۆمە هێرشێکرد ینی ئەبووە ئێمە بارودۆخێکمان بڕخسانایە کە بتوانین باڵانسێک لە بینی یاریکردنی دیفاعی و هجومی بگرین واللهی ئێمە بە دووری نازانین بەڵام هەوڵی بۆ ئەوین چونکە بەڕاستی تۆزێک ئەو تیپانەی کە لە پێشمانەوەن ئێستا بووین بە 30 خاڵ هەندێک یانە ئەنجامی یاریەکەی پێشمەرگە نازانم چونکە ئەگەر بردبێت بێ بە 40 خاڵ بەڵێ ینی 10 خاڵ تۆزێک بەڵام هەوڵمان ناوە لەگەڵ تیمەکە بەگشتی بینە ڕیسەکانی پێشەوە ئەوە لەخوا بەزابێ وردەوردە خەریکە ئامانجەکەمانێتە دی سەرەڕای دۆڕاندنەکەیان یانەی نەورۆز هەر لە پلەی سێمی ڕیزبەندی بە کۆکردنەوەی 34 خاڵ مایەوە و پێشمەرگەی سلێمانیش هاتە پلەی پێنجەمی ڕیزبەندی